لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بڕیاریدا لە کێبڕکێی هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتی ئەمریکا بکشێتەوە. ئەم بڕیارش کاردانەوەی جۆراوجۆری لەسەر ئاستی ناوخۆی ئەمریکا و گیان لێکەوتەوە. چاودێرانی سیاسی پێیان وایە کشانەوەی بایدن بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری ئەبێت لەسەر سیاسەتی ناوخۆی ئەمریکا و جیهانیش بەگشتی بە دیاریکراوی جەنگی ئۆکراین و جەنگی غەزا. با سوپاسەوە لە شاری ڕانی ئەزیز بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بەڕێز سەرهەشێخەت چاودێری سیاسیمان لەگەڵدایە. کاک سەرهەد بەیانیت باش، سوپاس، کاتی خۆت بێمە بەخشی. بەنتان باش، ڕز و خۆشەویستیمان بۆ جەناب تۆ تەواوی کارمەندانی کەناڵی کورساتی ئازیز هەیە. زۆر سپاس. کاک سەرهەد بە بۆچوونی تۆ ئەم بڕیارەی بایدن پێشبینی کرا بوو؟ بەڵێ بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب بدەمەوە پێویستی دەزانم چەند شتێک دەربارەی ئەمریکا بگوترێت. فەرموو. طبعاً ئەمریکا براوەی جەنگەکانە، هەردوو جەنگی یەکەم و دووهەمی جیهانی، دوای ئەوە لە دوای ساڵی 1945ەوە وەکو یەکێک لە کاریگەرترین جەمسەرەکان لەسەر ئاستی دنیا دەرکەوت، هەتاکو ساڵی 1990 لە کێبڕکەیەکی قوڵدا بوو لەگەڵ یەکێتی سۆڤێتی جاران. دوای ڕووخانی دیواری بەرلین و نەمان یەکێتی سۆڤێت، ئەمریکا بوو بە تاکە هێز سۆپەر پاوەر لەسەر ئاستی عالەم و خاوەنی بەهێزترین سوپایە لە دنیادا و بەهێزترین ئابووری هەیە لەسەر ئاستی دنیا و لە هەمان کاتدا خاوەنی زیرەکترین هێزی زیرەکە. هەموو ئەو شتانە پێمان دەڵێت هەڵبژاردنەکانی ئەمریکا و کشانەوەی بایدن لە کێبڕکەی سەرۆکایەتی بەرامبەر بە ترامپ بەبێ کاردانەوە نابێت، هەم لەسەر ئاستی دنیا و هەم لەسەر ئاستی ناوخۆی ئەمریکا. بۆیە بە شێوازێکی گشتی دەتوانین بڵێین دەرچوونی ترامپ لە کێبڕکەی دەرچوونی بایدن لە کێبڕکەی سەرۆکاتی ئەمریکا لە بەرامبەر ترامپدا تا ڕادەیەک چاوەڕوان کرابوو بە حکمی ئەوەی کە لە کۆتایی مانگی حوزەیران دیبێتێکی لەگەڵ ڕکابەرەکەی هەبوو. ئەدای دیبێتەکەی لە ئاستێکی زۆر خراپدا بوو. ئەمەش وای کرد کە حیزبی دەموکراتەکان و سەرکرد لە دیارەکانی حیزبی دەموکراتەکان بە شازی لە شوازەکان بادن بخەنە ژێر فشارە بۆی دەستبەرداری کێبڕکێ بێت لەگەڵ ترامپ و بەڕەچاوکردنی باردۆخی تەندروستی بایدن یەکێک بوو لە هۆکارە هەرە سەرەکیەکان بۆ ئەوەی کە بایدن دەستبەرداری کێبڕکەی پۆستی سەرۆکاتی ئەمریکا بێت. بەڵێ. کاک سەرهەد بە بۆچوونی تۆ کشانەوەی بایدن هەلێچکە بە دیموکراتەکان ئەبەخشێت بۆ ئەوەی سە لە نوێ سیاسەتی خۆی ڕێک بخاتەوە بە هێز و بە توانایەکی دیکەوە ڕوبەڕووی ترامپ بە نوێنەری دیموکراتە کۆماریەکان بێتەوە؟ دەتوانین بڵێن لە ڕاستیدا مودەتێکی ئەوەندە لە بەردەم حیزبی دموکراتەکاندا نەماوە کە بە شوازێکی زۆر کاریگەر خۆیان بۆ کاندیدێکی بەهێزی وەکو دۆناڵد ترامپ ئامادە بکەن. دەتوانم بڵێم دەرچوونی بایدن لە کێبڕکێکە درەنگ وەخت بوو، بەڵام هێشتاش تقریباً 3 مانگ و چەند ڕۆژێک لە بەردەم سەرکردایەتی حیزبی دموکراتەکاندایە کە بە فەرمی کاندیدی خۆیان ڕابگەێنن بۆ کێبڕکێکردن لەگەڵ دۆناڵد ترامپ. ئەگەر بە زووی ئەم کارە بکرێت دەتوانین بڵێن کە تا ڕادەیەک فرسەتیان لە بەردەم داماوە بۆی کاندیدێکی بەهێز و کاریگەر ڕاست بسپێرن بۆی کە منافەسەی ترامپ بکات. بەڵێ. کاک سەرهەد بڕیارە مانگی داهاتوو 19 مانگی داهاتوو وەک هەندێک ئاژانس ئاماژیان پێکردووە کە کۆنگرەی دیموکراتەکان بەڕێوە بچێت وەک خۆت ئاماژەت پێدا بۆ یەکلایکردنەوەی ئەم پرسە. بۆ چوونی بەڕێستان ئایا کامالا هاریس کە جێگیری سەرۆکی ئەمریکایە ئەو چانسەی هەیە یاخود ئایا زۆرینەی دیموکراتەکان یاخود لێ پرسراوانی باڵای دیموکراتەکان پشتگیری کامالا هاریزەکەن بۆی ببێتە نوێنەری دیموکراتەکان لە هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتی ئەمریکا؟
بە بۆچنی ئێمە کاملا هەرس تا ڕادەیەکی زۆر چاوەڕانکرا و یەکلایی بۆتەوە کە ببێتە ڕکابەری ترامپ چونکە ئەو هارس یەکەمین خانم بووە خانمی ڕەشپێز بووە یەکەمی خانم بووە کە بۆتە جێگیری سەرۆکی ئەمریکا لە ساڵی 2020 و کە لە 21 دەست بەکار بوو و یەکەمی ژنی ڕەشپێستیش بووە کەم پۆستەی وەرگرتووە بۆیە بە شازێکی گشتی دەتوانین بڵێین زۆرینەی حیزبی دموکراتەکان لەگەڵ ئەوەدان کە هارس ئەم ئەرکە بگرێتە ئەستۆ چکە لە خارز دەتوانم بڵێن بەهێزتریان نییە بۆ ئەو قۆناغا و هارس یەکەمین خانمیش بووە کە لە ساڵی 2017 بۆتە داواکاری گشتی بۆ دووخول داواکاری گشتی شاری نیویۆرک و وەکو باسیشم کرد یەکەمی خانمیش بووە کە بۆتە جێگیری سەرۆکی ئەمریکا و دەکرێت دموکراتەکان چۆن خاوەنی ئەو مەسجەن کە یەکەمین سەرۆکی ڕەشپێست لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا باڕک ئۆباما بوو دەکرێت مەبەستیان بێت کە یەکەمین ژنی ڕەشپێستیش کاندیدکەن بۆ پۆستی سەرۆکاتی ئەمریکا. بەڵێ کاک سەرهەد دەتوانین بڵێن بۆ وەڵامی پرسیارەکەت هارس چانسی لە هەموو کاندیدەکان لە هەموو هاوڕەکانی تری زیاترە. بەڵێ کاک سەرهەد ئەی بۆ چوونی تۆ لە بەرامبەر ئەم پێشاتە چاوەڕوان نەکراوانی کە لە ناو دیموکراتەکانە ڕوویاوە دیاریکردنی کامالە هاریس و کشانەوەی جۆ بایدن ئایا چانسی ترامپ بۆ هەڵبژاردننی داهاتوی ئەمریکا چۆنە یاخود هێشتا زووە؟ دەتوانم بڵێم هێشتا زووە باستەوە بکرێت چێ دەبێتەوە سەرۆکی ئەمریکا هەرچەندە ترامپ کاندیدێکی بەهێزە و کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە و تا ڕادەیەک شێوازی کارکردنی ترامپ لە ماوەی 4 ساڵی 2016 تا 2020 تا ڕادەیەک نامۆ بوو بە کوی سیستەمی جیهانی کۆمەڵێک بڕیار و هەسوکەوتی هەبوو کە نامۆ بوو بەو کەلتورە دەوڵەمەندەی دموکراتی کە ئەمریکا خاوەندارەتی دەکات لە جیهاندا بەڵام لەگەڵ ئەوەشدا ناتوانین ترامپ و توانای ترامپ و بەهێزی حیزبی دموکراتەکان لەم قۆناغەدا نادیدە بگرین بەڵام یعنی زووش ئێستا باستەوە بکرێت چێ دەبێتەوە سەرۆکی ئەمریکا بەڵام بڕوای ئێمە هەڵبژاردننی هارس وەک کشانەوەی بایدن لە کێبڕکێکە گەرمگوڕێکی زیاتر بۆ گەرمگوڕێکی زیاتر دەبێت بۆ لە دروست دەکات لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا و دەتوانم بڵێم ملانەکە تونتر دەبێتەوە لەبەر ئەوەی هارس خانمە و ترامپ تۆزێک کێشەی لەگەڵ بەعام لەگەڵ خانمان هەیە و لە هەمان کادا یەکێکیشە لە ئەو کەسانی کە بە ئاسیا ئەمریکایی ناسراوە و ڕەشپێستیشە دەتوانم ئەو تایبەتمەندانەی هارس ببێتە هۆی ئەوەی کێبڕکێکە ئاستێکی فراوانتر و تونتر بەخۆ ببینێت. بەڵێ کاک سەرهەد لە ڕاگەنراوەکەی جۆ بایدندا ئاماژەی بۆ کرد بوو کە لەبەر بەرژەوەندی حیزبەکەی و هاوڵاتیان بڕیاری داوە لە چێبڕچێ هەڵبژاردننی داهاتووی ئەمریکا بکشێتەوە با بڕوای تۆ چ پاڵنەرێکی ڕاستەقینە هەیە لە پشت ئەم بڕیاری جۆ بایدنەوە؟ بە بڕوای ئێمە مەسجێکی بۆ ناو خودی کۆمەلگای ئەمریکی تێدایە کە کاتێک سەرکردەکانی ئەمریکا لە پێناو بەرژەوەندی باڵای وڵاتەکەیان ئامادەن دەستبەرداری کورسی بن و مەسجێکیشی تێدایە یاخودنامەیەکیشی تێدایە بۆ وڵاتانی دینیا بە تایبەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەرژەوەندی باڵای میلەت لە پێشترە لە کورسی سەرۆکایەتی بۆیە بە شوازێک لە شێوازەکان بایدن زۆر مەبەستی بوو کە بۆ خولی دووهەم ببێتەوە سەرۆکی ئەمریکا بەڵام کاتێک بەرژەوەندی باڵای وڵاتەکەی خۆی لە بەرچاو گرتووە ئەو فشارانێک لەن سەرکردەکانی حیزبەکەی خۆیەوە لێکرا بڕیاری ئەوەیدا چونکە هێشت بایدن ئێستا تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بووە و لە باردۆخی تەندروستی بڵێن نەخۆشە دەتوانین بڵێن زیاتر بارودۆخە تەندروستەکە و ئەو فشارانێک کە لی دەکرێت لەن حیزبەکەیەوە هۆکاری سەرەکی بوو و
بۆ دەستبەرداربوونی لە کێبڕکەی لەگەڵ ترامدا چونکە حیزبی دموکراتەکان لە بەهێزی ترامپ تێگەیشتون بۆیە پێیان وابوو کە کاندیدێکی بەهێزتر لە بایدن پشتیوانی بکرێت بۆ ئەوەی کە لەم قۆناغەدا تا ڕادەیەک بتوانن ئەوە مسۆگەر بکەن کە بۆ خولێکی تر سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو گەورەترین زلهێز لە دنیادا لە دەستی حیزبی دموکراتەکاندا بمێنێتەوە. بەڵێ کاک سەرهەدوا بەدوای ئەم پەرەسەرنانە دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا و کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتی ئەمریکا ڕایگەاند بوو شکستپێنانی کامەلا هاریس زۆر ئاسانترە. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە چه ئاماژەیەک لە پشت ئەم قسەی دۆناڵد ترامپەوەیە؟ ئاماژەکان دەتوانین زیاتر بەوە ببەستینەوە کە ترامپ جۆرێک لە حەسادەت یاخود جۆرێک لە مشکلی لەگەڵ ڕەگەزی مێ هەیە و تۆمەتبار دەکرێت بە چەندین کەیس لەو بارەدا و لە هەمان کاتیشدا ترامپ سەرۆکایەتی دەتوانم بڵێن سەرۆکایەتی ئەو ڕاستڕەوە تونتڕەوەکانی ئەمریکا بکات کە دژی کۆچبەرانن و دژی هاتنی کۆچبەرە ئاستایی و وڵاتانی ترن بۆ ئەمریکا و تا ڕادەیەک سیاسەتیان بۆ گرنگیدانە بە بارودۆخی ناوخۆی ئەمریکا و کار بۆ بەهێزبوونی ئابوووریەکی بەهێزبوونی ئابووری ئەمریکا دەکەن چونکە ئەمریکا ئێستا دەتوانین بڵین لەڕووی ئابووریەوە لە ململانەیەکی توندە لەگەڵ وڵاتی چین و لەسەر ئاستی سیاسی و لە ملوانێکی توندە لەگەڵ رووسیا بەهۆی جەنگی ئۆکرانیا و لە هەمان کاتدا یەکێک لە دۆستە دێرینەکان دۆستە ئەساسیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە وڵاتی ئیسرائیل لە جەنگێکی سەختدایە لەگەڵ گروپی حەماس و گروپی حەماس بۆیە بە شازێکی گشتی ترامپ دەکرێت پەیوەندیدا ئەو قسەی ترامپ لە دوو لایەنەوە ئەوە بێت یەکێک ئەو دوژی ئەو کۆچبەرانەیە کە دێنە ئەمریکا و دەمێنەوە و ڕەگەزنامەی ئەم وڵاتەوە دەگرن و برەو بە کارەکانی خۆیان دەگەن کە خانمی هارس یەکێکە لەوانە کە بە ئاسیا ئەمریکایی ناسراوە باوکی جامێکیە و دایکیشی خەڵکی وڵاتی هیندستانە. ئەمە بەشێکیشی پەیوەندیدارە بە ڕەگەزەوە کە ترامپ زۆر چۆن دەڵێ مامەڵەیەکی ناتوانێت مامەڵێکی تەندروست لەگەڵ ڕەگەزی بەرامبەردا بکات دەکرێت لەو دوو ڕانگەنەوە بێت و خاڵێکی کەشی دەکرێت ئەوەی بۆ زیادکەین کە کاتێکی کەم لەبەر حیزبی دموکراتەکان داماوە تاکو بتوانن حملەیەکی ئینتیخابی سەرتاسەری ئەنجام بدەن و پەیامیان بگا بە هەموو ئەمریکاییەکان. دەکرێت ئەو سێ خاڵە تەفسیری ئەو قسەی ترامپ بکات. بەڵێ کاک سەرهەدوا بە دوای کشانەوەی جۆ بایدن پشتگیری خۆی بۆ کامالا هاریسی جێگیری دووپات کردەوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە بڕیار وایە لە 2024 بکرێت. ئایا ئەم پەیامەی جۆ بایدن بۆ ڕاکێشانی هەست و سۆزی ئەمریکیەکانە؟ خۆی کە بایدن بە قەناعەتی پاڵنەری سەرێکی کە بایدن پشتیوانی خۆی بۆ هارس دەردەبڕێت بە دوو هۆکارە. هۆکارێکیان پەیوەندیدارە بە مێژووی کارکردنی لەگەڵ ئەو خاتونە کە ماوەی 4 ساڵ جێگیری بووە و یەکێکە لە کاندیدا بەهێزەکان و پاڵپشتی پشتیوانێکی زۆری لەلایەن خانمانی ئەمریکاوە لێ دەکرێت و لە هەمان کاتیشدا ڕەشپێستیشە، یعنی وەکو پێشتر باسم کرد حیزبی دموکراتەکان بەوە ناسراون کە ڕێچکەی مێژووی دەشکێنن. ئێستا یەکێک لە ماوەی ئەو 46 سەرۆکی ئەمریکایە تاکە سەرۆکێک کە ڕەشپێست بوو بێت باڕک ئۆباما بووە لە حیزبی دموکراتەکان بووە. دەکرێت حیزبی دموکراتەکان لەو قۆناغە مێژوویەدا ئەو پەیامەش بە خەڵکی ئەمریکادەن کە ئێمە باوەڕمان بە جیاوازی ڕەگەزی نییە، هەم ڕەشپێست و SPPS هەم لە بینی ڕەگەزی نێر و مێدا. بۆیە دەکرێت پاڵپشتیکردنی بایدن بۆ ئەوە بێت کە جارێکی تر مەسجێک بە دنیا بدەن کە ئەمریکا لە قیمەی دموکراسی ئەو بابەتانەدایەت و دەهەوێت خانمێک
ببێتە سەرۆکی ئەمریکا کە لە مێژووی 46 سەرۆکی ئەمریکادا هیچ یەکێک لە سەرۆکەکان لە ڕەگەزی مێ نەبووە، خانم نەبووە. بۆیە بە هەڵبژاردننی هارست و دەیەوێت ئەو مەسجە پاڵپشتیکردنی هارست دەهەیە ئەو مەسجە بە جیهان بدات و دموکراتیزەکردنی ئەمریکا نیشان دنیا بدات. بەڵێ کاک سەرحەد وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێدا کشانەوەی بایدن لێکەوتی جیاوازیشی لەسەر ئاستی جیهان لێکەوتەوە بە دیاریکراوی جەنگی نێوان حەماس و ئیسرائیل کە بڕیار بوو دوای کۆبوونەوەی لەگە بەنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل بڕیاری کشانەوەی خۆی لە چێبڕچی هەڵبژاردننی داهاتووی ئەمریکا ڕابگەینە جۆ بایدن. بەڵام ئایا ئەم پەرەسەرنانە لەوە خێراتر نەبوون یاخود پێشبینی نەکراو نەبوون؟ بەپێ ئەو بابەتی کە لە ڕۆژنامەی نیویۆرک تایمز بڵاو کرایەوە تقریباً دەتوانێت بڵێن کشانەوەی بایدن تا ڕادەیەک چاوەڕوان کراو بوو. تەسەوڕش ناکەم کاریگەرێکی ئۆتۆی لەسەر ئەو ماوەی سەرۆکایەتی بایدن هەبێت کە لە بەردەمی داماوە چەند مانگەی کەماوە، چونکە بایدن لە کێبڕکەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە بڕیارە لە سێشەمەی یەکەمی مانگی 11 ساڵی 2024دا ئەنجام بدرێت کشاوەتەوە نەک لە دەستبەرداری پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بووە، چونکە بایدن تاکو مانگی یەکی ساڵ 2021 ساڵ 2025 بە فەرمی هەستۆرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. بۆیە دەکرێت بایدن لەسەر ئەو بەرنامە و ستراتژیەی خۆی بەردەوام بێت، بە تایبەتی ئەوە کە پەیوەندیدارە بە جەنگی حەماس ئیسرائیلەوە، چونکە بایدن زۆر مەبەستێتی لە ماوەی سەرۆکایەتی ئەمریکادا کەماوە ئەو جەنگە بە شێوازێک لە شێوازەکان بەرەو جۆرێک لە چارەسەربوون بڕوان. هەر بۆ مەبەستش چەند جارێک وەزیری دەرەوە و چەند جارێک خودی بایدن سەردانی ئیسرائیل و وڵاتان ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردووە و پێداگیری لەسەر ئەوە کردووە کە نابێت ئەو جەنگەی کە هەیە لە بینی حەماس و ئیسرائیلەوەی کە هەیە زیاتر پەرە بستێنێت. بۆ ئەوەش چەندین فشاری لە سەرۆکی وەزرای ئیسرائیل کردووە. بۆیە ئەو بەرنامێکە بایدن هەیەی بە دەرچوون لە کێبڕکێکە بۆ ماوەی ئەو چەند مانگەی کەماوە لە سەرۆکایەتی ئەمریکادا کاریگەرێکی ئۆتۆی نابێت ئەگەر بارودۆخی تەندروستی ڕێگای پێ بدات. بەڵێ کاک سەرحەد من دوا پرسیارت ئاڕاستە کەم دوا بە دوای پرسیەک لایکردنەوەی کاندیدی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتی ئەمریکا ئەی جێگیری سەرۆک کاندیدکردنی جێگیری سەرۆک ئەم پرسەش لە دوای یەکلایکردنەوەی کاندیدی سەرۆکایەتی ئەمریکا یەکلایەکرێتەوە دەست بەجێ؟ بەتەکید ئەو کۆنگرێکە بریارە لە 1970 2024 ئەنجام بدرێت دموکراتەکان ئەنجامیدەن بۆ دیاریکردنی کاندیدی بەدیل لە جێگای بایدن. بێگومان دەکرێت لەو کۆنگرێدا و دەکرێت دوای کۆنگرەس سرە خۆی جێگرێک بۆ خۆی هەڵبژێرێت. تەسەوڕ دەکەم دیاریکردنی جێگر ئەوەندە بە بەراوردکردن بە دیاریکردنی کاندیدی سەرەکی بۆ سەرۆکایەتی ئەمریکا ئەوەندە قورس ناوێت. بەڵێ بەڕێز سەرە شێخە چاودێری سیاسی سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری ڕانیەوە لەگەڵمان بووی.